وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەمشەو ئێمە تەحلیلێکمانەوێت سەبارەت بە ڕەوەندە دەستپێکردنە پرۆژەیە جانشینی عەلی خامنەیی بە تەمامی قودرەت و لە تەریفە بەیتە ڕەهبەری وسپاه پاسداران حفاظت اطلاعات سپاه بە تەمام قودرەت و دەستیان کرد بە اتفاقات تازەترین اتفاق لێدان ناوچەیەک نارەک یا کۆنارەک تەوەسوتە سپاه پاسداران لە ناوە مانۆڤرە سەربازیە. ئێمە ئەمشەو دیبەیتێکی چڕوپڕمان ئەوێ لەسەر تەحلیل ئەم وەزعە و دەرسێکە بۆ یاران ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەکو دەرسەکانە ڕاپەڕین. مەبانیەتە ئەوری کە ئەمانە بەڕەسیەکەین ڕەوەندە تاریخیە ئەمانە ئەم پرۆژانە چوون لە دڵە دنیای غەربە و تێتە دەرەوە و دەوڵەتە ئێرانی دەوڵەتە جوولەکەیە ئانووسی کۆرپۆریشنە ئێرانی مەئمورە ئیجراکردنە پرۆژەکانە غەرب یاڵاتە متحدەی ئەمریکا و بریتانیاس لە ناوە خاوەرەمیانە. پس ئێمە ئەمشەو ئەم تەحلیلمانە تۆزێ دامنە درێژە لە ئەوڵۆ گەرەکمانە سابەتی بکەین کە ئەم بەرنامە ئشتباه نییە پرۆژەست و خەریکە اتفاقەکەوێ. بەر لەوە من فایلێک پەخشەکەمەوە لە تەلەڤیزیۆنە ئیران ئینتەرناشناڵ کە خەریکە لە ئاغای حوسین ئاریەن کارشناسە ئومور نظامی پرسیارەکە. شما آغاز کنیم گفتگو چقدر این اتفاقی که امروز افتاد در تاریخ مانورهای دریایی ایران و جهان سابقه داره؟ خب اتفاقاتی به هر حال ما شاهد این گونه اتفاقات در مانورها بودیم ولی نه در این سطح و به ویژه در ارتباط با یک موشک سطح به سطح و این تقریبا کار بی‌بدیلیه که اتفاق افتاده و اصلا نباید اتفاق می افتاد. و یه نکته ای را همینجا عرض بکنم و اون اینی که در گزارشتون هم گفتین که بعضیا گفتن که ناو کنارک فاصله کافی با اون هدف از پیش تعیین شده نداشته و به همین جهت این حادثه رخ داده. این عذر بدتر از گناه است. پس فرماندهی و کنترل بر رزمایش کجا میره؟ یعنی بایستی فرماندهان اون کسانی که مسئول اجرای این رزمایش بودن و فرمانده ناو جماران بایستی این نکته ایمنی رو رعایت میکرد. اوكي ئاغای حوسین ئاریەن ئێژێمە اتفاقەکە کەوتگە اتفاقێکی بێبەدیلە لە تاریخەوە تا ئیستا پێش نەهات کە لە ناوە ڕزمایش مانۆڤرێکی نظامیە نیرویەکی نظامی بدا لە ناوچەیەکی خۆی لەم حجمەوە هەبوودی بکە ئەویش موشەکە سەتح بە سەتح زەمین بە زەمین داگیسی لێ دقیقیش پێکاگێزی موشەکەکانە جمهوری ئیسلامی هیچ گوێ ناپێکێت ماهوارە خاتە حەواوە ئەتەقێت ناگەهان دقیق ئەدا لە ناوچەیەک و نابودیەکە. ئەمە ئیمتدادە کامە موشەکە ئەمە ئیمتدادە موشەکە هەواپەیما ئوکراینیەکەس وادای لە هەواپەیماکەی ئوکراین بەخستی خوارەوە. هەفتەیە ڕابردوو و هەفتەهای گوزەشتە ئێمە شاهدە مەسائلێک بووین کە ئیستا من دانەدانە هەڵیان ئەبژێت. یەک ئیعلامکردنە محەممەد نوریزاد عاملە دەسە دەوڵەتە ئێرانی بە خودزەنیە لە زندان. ئەم خەبەرە کێ منتەشەریەکە؟ فقط خانەمە ئاغایە محەممەد نوریزاد. کێ ڕەگە دەسە بڕیاگە ئاغای نوریزادی دیگە؟ کەس. تۆ هەمزەمان تەکە ئەم ڕەگزەنیە ئاغایە نوریزادە تەماشاکەی حوزەیە فعالین تێکۆشەرانە جامعەی مەدەنی دەست پێکات ئەژڵەژێ و شروعەکە بە قودرەتێک و تێتە بەرەو بە تایبەتی لەم کوردەوارە شروعەکەن بە فعالیەت ناگەهان چاو دەکەوێ بەمەی کە ئیعلامەکەن دەرگیریەک لە منتەقەی دیواندەرە ئەنجام بووگە. ئەم دەرگیری و عەمەلیاتە لە دیواندەرە هیچ کەسێ نایگرێتەوە وەختە نە کۆمەڵە نە دموکرات نە پێژاک وە پەکەکە. عەمەلیاتە نظامی تەکە تێرۆر فەرقەکە. تۆ تیمێکی نیرویە مسلحت بە لۆجستیک و هەناردگەسە جێگەیەک کە هەدەفێکی مشەخەص تعقیبەکات
ولأنجام دان أم عملياته تو برية تبليغاتي لأخوتك لحيج كوي دنيا تابع أم دقيقة إمكاني نبوغا عملياتي نظامي بكري وقلوه مسؤولية عمليات النظامي نقريته أهدا تيرور شايد كسي حزب كسي كي تربكا وبحثي نكات بلام عمليات النظامي أصولا توبويا أي كيد كنشان بدي قدرتيكي خاص كوريكي دس خاص أوشيني من أمامك توعيويني استبو لمنطقة ديوان در عملياتك أكري بو حج كزنايا مسؤوليتي بقريتا أهدا دي أما أجيتك جيرفانا كي يعني تو أم عملياتك بو كي بدرس وقتا إلا أويك تو بيجينا آرامي موجودة تو بم دسو بم فرمانه بچو مسئله کولبر تدرو حضور کوربال لشبكية سیمای جمهوری اسلامی ایران کولبرك كفعالين وتيكوشران حوزي جامعة مدني قرار ام کولبر پوشش بدن کولبری جرمه قاچاخ کالا بناوه ام سرزمینه جرمه ولی آغای مجرم اونا ناوه تلویزیونه جمهوری اسلامی شبکه یک سیما در مورد جرم کولبری قسبکه ایو شاهدن ام کولبریه که فعالان و تیکوشران و خدمتگزاران حوزه جامعه مدنی تعقیبی اکن ناگهان لدوران کرونا که پکاکا سنورکانیان بوده اخاو نایلی بچنو کنترول سنورکا بو دولت ایرانی جولکه آنوسی رئيس بنياد مستضعفان يكشيك لقورترين مؤسسات بيت الرهبري بو هر كولبريك على رقم رياراني كإيجرن على رقم كومكايا كرياغا مخصوصا فقط بو كولبر هر كولبريكو 1 مليون تمن لترف بنياد مستضعفان بيت الرهبريو اختصاص دري ايوه يك لدوايك شاهد اتفاقاتك أون كديسانة وبقدرة وارد بوغا بورس وحباب بورس ناقهن ايوش شاهدن فيلم جن روت كارمندكشي أمنيتي قمت تدرو هاوار أكاف شارم بوهات قوة قرق من قوم روت كمو ناقهن ايوينن تورم قورا وحباب قوري بورس دست بيكا ناقهن تو بينينا ما ينديكشي مجلسي جن تدرو وبحث الرانت هاي قورا لحوزي مسكن أبارتمان سازي وخبر لويك فلانة كسيك موجودة حفصد واحد أبارتمان ياز لشهر الرياض فلانة كسيك موجودة 2500 واحد أبارتمان ياز لتارانا أمانا خليكن برو كويتشن بس سرعة خليكن برو بروجكا وبيت الرهبري ويالات متحدة أمريكا ويدانياغا أجنا برو خب أما اتفاقاتك إما خليكين براسية كإنساتين سر أمريكا أما بو واسمانة چه تجربه كان هز بو چي مشتي آخند نادروس آنوسي لأهدهم كاربر ناين مكار كيز بابا جان دنياي غرب فقط حك معرفة فلسفة يونان ناكا بلك ميراث خاريك لنا وتواوى اتفاقاتك كلم حوزية تمدنية بدرجاية تاريخك الراس يادرو استفادة كردك أم حوزة كويس حوزة اقتدار وقدرته اگر ايوه مشاهده بكن مثلا ام حليمه كردوار داقي كرياغا لطرف العراق بو ايشي واويتا يعني چونه چه شكليه تو اويني لم كردوار داقي كرياغا للاي العراق اصولا اخلاق موجود نيه اخلاق سياسي موجود نيه كرديات موجود نيه وفلسفه كردي موجود نيه تحت ناو كرد اقليمي حليمه كي كردستان دروسا كان لكرا الدين نيروي سياسي دروس أكن كأمانة بشدة الرشوة خوران ورشوة جيران دول منطقة دولة إيراني دولة تركي دولة إيراقي دولة إيالات متحدة أمريكا لقرا لم جور فزا أصولا نكيل وتنبون patriotism نكردايتي
نا أخلاق ومورال موجود نية شكاية ما بقيش أمسا كبو أم رشوة بأيمن نادري أم بولا بو بأيمن نادري أصولا كسي مخالف الرشوة دان ورشوة قرتنية كسي مخالف فساد نية حجكس تمام زريك أمسا كبوشي أم رشوة بأيمن نادن أما اتفاقا ليونان قديم شاكوتقا أصولا اسبارتيا كان هرك الرشوة بداية يعني أنا قلت وأصولا رشوة كسيان ردنا أكرد أم رقابة كاري كيشان دا جيجيك كدولة منطقة برا حتي توانيان يونان بخون چون هرچی یونانیە ئامادەگی خۆفرۆشی بوو هەر کەسێ مەبلەغێکی پەرداخت بکردایە ئەیسەندن سەمەرە بوو بەچی سەمەرە بوو بەوەی کە ئەو پشتە لە یونان شکیە حتا ئیستا هەڵنەساگەسەوە یعنی تۆ وەختی ملەتێکی واتە دروست کرد ئەم ملەتە منحەت ئەوێت یا داگیری ئەکەن لە لەحاز نظامیەوە یا پەلاماری ئەدەن یا للحاظ اقتصادی و فرهنگی و کلن نابود اوی وقتی کیش که نابود بو فساد و فقر تمام جامعه گریتو کردواری داگیر کراو للایان عراق حلیم کردستان لسالان آینده پروژه نابودی کردیت و امت کردی وال بردسا و بفیت اوان خلیکم کاراکا و قراره گشت من نابود بکن پی ولا همان كادا كرت حتى هدايا أسريتو ولا بينشي فقر وفساد بيدادك أما درنجام تشبو درنجام تكنيكا بو كتول الرواندي شي تاريخيا تعقيبي أكي تو أقر أمانا نزاني تو أقر نزاني كار كرد جنبش ريفورميستي كليسا تو أقر نزاني انقلاب مسيحيات لناود الله إمبراطورية الروما چشکری بو تبعاتی چونی پیهات پتروس چی کرد لودا کنستانتین چون مسیحیتی قبول کرد بر اساس چه انتخابی قبولی کرد چون که بره قدرت کلیسای واتیکان و کاتولیک حاکمه بسر تواو اروپا تزاد خاندان سلطنتی غریبه ناگهان تو شاهد انقلاب أوليفر كرامفيل لبريطانيا انقلاب أوليفر كرامفيل كمنتهي أوي بكشتن بادشاه وقرتندن سر بادشاه بريطانيا واختتام سلطة سلطنتي ونشتن سر دصلات خود آغاية أوليفر كرامفيل اتفاقات بعدي دروس أكا لبريطانيا كخروجك أويتو توماس هابز أفتو لفاتاين تو اگر تعقیب جنبش رفورمیستی کلیسا بکی جنبش رفورمیستی پروتستانیک که شمشیر و آگرکی سلیبکانی کلیسا لدست کلیسا درتیره و شمشیر خوینینا که ادا بدست حاکم ادا بدست پادشاه و ناگهان پادشاه بریتانیا اگر اشتبانکم هنری هشتم ابيت برئيس کلیسای انگلوکن يعني هم مقام معنوي وهم مقام مادي از آن خوي قرار اگري وأما امتداد بياءك بروتستانيزم أولين زربيك كبيكرية دا صلاة بكليسا منشقك نبينيوا تو تتسرد دا صلاة طبق دوران تجارات دوران سرمایه داری ناگهان انقلاب فرنسا انقلاب فرنسا که بدوای انقلاب فرنسا متهیه به جنبش های ناسیونالیستی ظهور شخص بنای ناپلئون بناپارت امانه که طول من رواندك غرب بحثیه که تعقیبیه که ازانی که امانه نسخه هست لدورانی که تفوق وعلى سر زمينداري وعلى سر إصالة خوين وعلى سر أمريكا طول لوردي دوكي بقي خاني أما تفوقا للدورية كتفوق كويت دست تجارة وبازرگاني أعلى قراسة كدولة بريطانيا بتاراجة كشتية كان إسبانيائية كخريكا أمريكاي لاتين تاراجة كان أتواني قدرتي شدروني وخوي دروسكا ليودوا ببازرگاني دست بيشة سر هندوستان ودست بيشة سر ما بقي مناطق الدنيا شمال أمريكا نيوزيلاند آسيا
وحوزەیە خاوەرەمیانە ئەمە بریتانیا بە تجارەت ئەیکات. داستانە تجارەت ئەگۆڕێت بەرەبەرە کە ڕقەبای جدید تێنە ناو داستانە تجارەت ئەگۆڕێ. ئەو جار ئەو کەسەی کە ساحێوە منابع حیاتی مواد خامە ئەوە ئەتوانێت بەسەر دنیا حکوومەت بکە. هەم زمانی کە بازرگانی وا لە دەستیا کۆنتترۆڵە بازرگانی و کۆنتترۆڵە پولی وا لە دەسا لەزار لەگران نەفت و خۆراک بەرجەستای بێتەوە. چون تەجربەی ئاڵمانە نازی بە تۆ سابت ئەکا تۆ ئەگەر ئەرتشێکی قودرەتمەندی منەزەمی مەکانیزەیشت بوێت نەفتت نەوێ کار ناکە. تەجربەی خاوەرەمیانە بە تۆ ئێژێت تۆ ئەگەر نەفتت بوێت بەڵام ئەرتشێکی بەهێزی قودرەتمەند نەبێت نەفت ئەزانە خوات نییە. ئیمپراتوریەتە بریتانیا و وڵاتە متحدەی ئەمریکای خوا. پس نە ئەرتشەکەی ئاڵمان سەرفەن بە واستەی تەکنۆلۆژی و قودرەتی هەست چون نەفتی نییە چون خۆراکی نییە وەلزا پەلامارە ئوکراینەدا پەلامارە ڕۆمانیەدا کە چانەفتەکانە ڕۆمانی بگرێت کە غەلاتە ئوکراین بگرێت. و مەسەکی وڵاتە متحدەی ئەمریکا بە تەواو قودرەت دەچێتە پشتە حکامە سەعودی دروست ئەکات. تۆ ئەوێنی کۆرپۆرێشنە ئێرانی دروستەکرێت لەلایەن دەوڵەتە بریتانیاوە کۆرپۆرێشنە تورکی دروستەکرێ بۆ نابودیە کامەچێت دوو مەفهوم مەفهومە کوردیەت وەڕهایی مەفهومە ئیسلام و عروبە. ئەم ڕەوەندە تاریخیەت و تاقیبی بکەیت لەزا ئەوێنی کەنان ڕەوایەتێ کە ئیجاد ئیتحادە گەورەکە و ئیجاد ئیتحادە گەورەکردن لە باوەڕە تۆ دووچارە مشکڵەکە هەر ئەبزارێکت بێ هەر تەکنۆلۆژیەکت بێ هەر هێزێکت بێ دووچارە مشکڵەتەکە لەزاتەتی ئەمانە مشەقەکەی و باوەڕەکان نابوو دەکەین. دوو دانە دوژمن تعریفەکەی تۆ لەوە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە ئیسلام و عروبە کوردیەت و ڕەهایی هەرکی دوژمنە. تۆ لەگرا ئەوێنی بۆچی سەدام حوسێن دەبینەوەن. سەدام حوسێن ئاخرین هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەبە. سەدام حوسێنێک کە ئەتوانێت بە قولدوریە کە هەسی پۆتەنسیەل و باوەڕ عروبەیە عەرەبە خاوەرمیانە بێدار بکاتەوە و سەدام حوسێن نابوو دەکەن و عروبە تەمام ئەوێ لەبەینەچێ دەوڵەتە جوولەکەی ئانووسی ئێرانی ئینحسارە دوژمنیەتەکە ئیسرائیل ئەگرێتە دەستیەوە. دەوڵەتە ئیخوانیە تورکە خەزەریە جوولەکە واردە ڕقابەتە لە بەربەرەکانی تەکە دوژمنایەتی ئیسرائیل ئەوێ. دەوڵەتە ئێرانیە جوولەکەی ئانووسیە سامی تەکە دەوڵەتە تورکیە جوولەکەی خەزەری لە باڵانسان. لە باڵانس نابودیە ئەم خاوەرەمیانەنە بۆ منشەقکردن و نابودکردنە ڕەوایات توانەوە فاسدکردن و اقتدارە کامڵە نظامە کۆرپۆرێشنیە جەهانی بەسەر ئەم ئەوزاعە و ئەمە دەوڵەتە ئێرانی. دەوڵەتە ئێرانی دوای ئینقلابە ساختگی 1357 دروستکردنە شەخسیەتێکی کاریزماتیک بەناوە ئایەتوڵڵاه ڕۆحوڵڵاه الموسەوی الخۆمەینی وحمایەتی وڵاتە متحدەی ئەمریکا لە قودرەتمەندکردنی لە مقابڵە نیروهای اجتماعیەکە کە تێتە دەرەوە مجاهدینە خەلق فەداییانە خەلق نیروهای مسلحە چەپێکە لە بەرامبەری ئاوێسیاگەن. لەبیرتان نەچێ ڕەوەندە تاریخی بە تۆ یەکچێت خەریکە ئێژێت. اقتداراتێک کە لە دڵە قودرەتە نظامی تێتە دەرەوە سێ جۆر نابوودەون. یا بە حملەی خارجی یا بە زوهور ئەستەبدادێکی تر یا بە هاتن دینە تازە باوەڕ تازە. لەذا تۆ ئەوێنیت لە دوای جەنگ جەهانی ئەوەڵ وەختێک ماشینە لەشکرە مکانیزەیە غەرب واردە زەمین ئەوێت بۆ بربەرەکانی و منافع ئەم جار یەکچت ئەتوانێت شاریان کاوە بەریان پێ بگرێ. ظهور دینە تازە کۆمۆنیزم لە ئەتحاد جەماهیرە شۆرەوی ئیشێ بە وجود بێت تا بتوانێت پەل بەهاوێت. ئەمە ئەم دنیای غەربە بە یەکچت پێی بردەگە مەرامە کۆمۆنیستی بە ئینتەرنەشناڵی
وەختی ئەگاتە سەر حەوزەیە ملی وملیەتی ناسیۆنالیزم بەسەر یاسەرەکەوێت. بۆیە تۆ تەمامە چەپیەکانە سابق ئەمڕۆ ناسیۆنالیستە دواتیشەکانە ئوروپا و ئەمریکاوە و حەوزەی ڕووسیە و جەهانن. لەذا ئینتەرناسیۆنالیزم لە گرا معنای نییە. بەرداشتم مارکس لەوەی کە قودرەت دەر ئیقتساد مستەتەرە بەرداشتێکی کافی نەبوو، بەرداشتێکی دروست نەبوو. ئەمەی کە مارکس پێی وابوو کە تەبەقەی کارەگەر وەختێک مەنافعی ئەدزن ئەم تەبەقەیە کارگەرە ئەتوانی متحد بوێت و سەرمایەدار لەبین بوات وە بەرنیرویە تەولید قاڵب بوێت. ئەم بەرداشتە کاملەن غەڵەت بوو و نەیتوانی جواباتەوە، چون بەڕاحەتی تەبەقەیە کارگەر قابلە خەرید و قابلە دەستکاری بوون. کارگەرانە حرفەیی، کارگەرانە متەخەسس بە شدەت محافظەکارن و لە نەزمە مەوجود ڕازین. بۆ خاتری ئەوەی کە بەهای کاریان هەر ئەوەنە تەلەقیەکەن کە پێیان نەدەن و ئوسوولەن فکر ناکەن دزیە لە گراسوولەتی گرتگە و شتێکیان لێ بریاگە. لەذا تەبەقەیە کارگەر هیچ کارێکی نەکرد. تەقەدم بە حیات زیستی بوو. سندیکاکان هیچ وەخت نەیانتوانی لە قاڵبە چانەزەنیە بۆ دەستمۆزد یعنی مەعاش و بەرگرتن لە هاتنە هێزە کارە بیانی هیچ کارێکی تر بکەن. هیچ وەخت نەیانتوانی نە قودرەتی بڕۆخێنن، نەتوانیان حکوومەتی دروست بکەن. سەندیکاکان ئەحزاب سۆسیالیست ئوسوولەن دار دەستە تەبەقەی ئۆلیگارش سەرمایەدار بوون، هاوریاونە ئەوێ کە تەنەشە کۆمەڵگا بگرێت و هیچ وەخت حکوومەتە سۆسیالیستی دروست نەوێت. ئەمە تەجروبەهای دنیای غەربە. من خەریکم بەحسیەکەم تا بفهمی چواردانە ئاخونە تێ هەڵدریاگە هەندی زادەی جوولەکەیە ئانووسی نێنە قەوارەی ئەوە تەرحەوا بۆ سەرزەمینە ئێمەدا بنین، نێنە ئەوە حەدە. من ئەم ڕەوەندانەی کە بوو ئێوە بەحسم کرد گوزارێکی درێژدامێنی تاریخی و تو ئەفەهمی غەرب لەکوێ دەسەکاتە گیرفانە تۆ ئەم زەهنیەتی تۆ ئەز ئانە خوات نییە. تۆ ئەفەهمی لە درێژایی تاریخە جادوگەر، تەبیب، حەکیم، ئەمانە شێخ، مەشایخ، ئەمانە لە ناوە قەبایلە قەدیمە پێگەیەکی گەورەیان بووگە، چون ترسە گەورەکانی ئینسانیان داڵدەداگە لە بەرامبەرە نەخۆشیە، لە بەرامبەرە تەبیعەتە. ئێمڕۆ تۆ وەختی کارگەرێکی حرفەیە ئیدارەیە ئاو ئەوێنی، ئیدارەیە بەرق ئەوێنی، هیچ احترامێکی بۆ قاعد نییە. تۆ وەختی کارگەرێکی شارداری ئەوێنی هیچ احترامێکی بۆ قاعد نییە. دەرسوولەتێکە ئەگەر کارگەر ئیدارەی بەرق کار نەکە، ئیدارەی ئاو کار نەکە، تۆ نە ئاوت هەست بیخۆی، نە بەرق و ڕۆشناییت هەست، نە خیابانە تەمیزەوە خەدەماتە نییە. یعنی تۆ ئەچیتە ناوە تاریکی، ئەچیتە ناوە چەپەڵی، ئەچیتە ناوە بووگەنی و ئەچیتە ناوە نەخۆشی. بەڵام بۆ دکتۆر لە جامعی تۆ مهمترە لە میکانیکێک و ماشین سنگینێ تعمیرەکە، ئۆتۆبوسێ تعمیرەکە، یەک پێ چل بووەسێ 100 نەفەر لە ئێوە نابوو دەکا و ئێوە بۆتان مهم نییە. لە تەبت تەوەهۆمە ئەمەی کە دکتۆرێ ئەتوانێت زندگی کەسێک ئایا بتوانێت نجات باە نجات نەدا، تۆ ئمڕۆ دیسانەوە هەمان نەقشە کاریزماتیکە، هەمان نەقشە عەجیب و غەریبە جادوویە جادوگەرە قەبیلە بۆ دکتۆر قایلی. ئەمانە کار غەربە. تۆ هەر بەم دەسۆکەتی یەک زمانی ڕۆحانیەت دارای قودرەتە، یەک زمانی مەشایخ دارای قودرەتن. ئەمانە قودرەتیان هەست. ئەمە دنیای جەدید چی تۆلید دەکا؟ دوای عەسر ئینلایتمنت چی تۆلید دەکا؟ ڕەوشەن فکر تۆلید دەکا. ڕەوشەن فکری چه شەکلیە؟ بۆ مەردم حەز بە ڕەوشەن فکر ناکەن، بۆ شتێکی مهم نییە، بۆ هیچ وەخت مەقامە شەیخ ناگرێت، بۆ نایگرێ، بۆ مەقامە مەشایخ ناگرێ، بۆ مەقامە مامۆستایەکی ئاینی ناگرێ، بۆ نایگرێ، چون ڕەوشەن فکر بوون بەر ئوسوولە ئەقڵی ئوستوارە، بەر عیلمێکی ئیکتسابی ئوستوارە. وەلذا شتێکی عەجیب و غەریب نییە هەر کەسێ ئەتوانێت بێتۆ مەکانیک، هەر کەسێ ئەتوانێت بێتۆ ڕەوشەن فکر. لذا تۆ ئەوێنی ئەمە ڕەوشەن فکرانن وەختی ئەوێنن ناوی جامعە ڕۆڵ و نەقشێکیان نییە، ئەو نە ئینقلابی پەس ناونەی. تۆ ئالەگرا ئەوێنی لێو دوا ڕەوشەن فکری
حەزم ئەوێ قوت ئەدرێتە وەسۆتە دەسەڵات نایەڵێ بێ نەقش بوون چون ئیمکانی هەست چون ئیمکانی هەز ڕۆشنفکرەکان قیامکەن بترازێن بوونە کۆمۆنیست بترازێن بوونەوە چەپ بۆیە تۆ ئەوێنی نەهلێ ڕۆشنفکریە دنیا لەسەر چەپ وێسیاگە چون متفکرینە دەورانە قەرنە ئەوایل قەرنە 20 تا ئەواسەتە قەرنە 20 ئەوانەی کە حاکمیت عەرسەیان پێتەنگەکە نظام سڵتە عەرسەیان پێتەنگەکات تەبەقەی ئۆلیگارش و کۆرپۆرەیشنەکان عەرسەیان پێتەنگەکە فڕیان ئەداتە دەرۆ لە بەرامبەر دەسەڵاتە لە قاڵەبە چەپ وە سۆسیالیزمە ئەوێسن لەزا دنیای غەرب ئەم دەحفەتێت نەوعێکی تر ڕۆشنفکر دروزەکە ڕۆشنفکر نییە ئیتر ئەمە کارمەندە سیستەمە بۆ خاترەوەی پرۆژەکانی بۆ بخونجێت ڕەنتی پێدات پوڵی پێدات تریبوونی پێدات و تاردیناکە مەگەر کەسێکە قودرەتی نەوێت هیچ قودرەتێکی نەوێت هیچ کارکردێکی نەوێت فڕێدا مچاڵەیەەکە بۆی مهم نیەتر وەلذا تۆ ئالەگرا ئەوێنیت کێهاتێن قوبحە ئینقلابە خەنە دەرەوە دەرسوولەتێکە ئەم دنیا دەرەسەر ئینقلاباتە جوورا و جۆر بەم گوزارەگەیگە لە بەشە موسبەتەکەی وەکو تەکنۆلۆژی تۆ لە بەشە موسبەتە تەکنۆلۆژیە دائیمەن خەریکی ئینقلاباتی انقلاب صنعتی انقلاب ماشین و بخار انقلاب صنعتی انقلاب دیجیتال انقلاب ماشینی انقلاب روبوتیک تو انواع و اقسام انقلابات خلیقی لحوزه دانش عبینی و فرپیروزه بلان بو حوزه انقلابات اجتماعی و سیاسی پیروز نیه قیکریاگه تفکریاگه و پروژه و نبرو بۆ خاترەوەی ئەمانە تەجروبەیان هەست مەسەڵەن تۆ لە دنیای ئەمڕۆ بیسی کاورایژە من حەز بەوە کەم کاورا کۆتا قسە بکە کاورا دەم و فلچێکی جەمکریاگی بێت و خست دەمی بکێشێت و قودرەت و قسە بکات و بە سەلابەت و قسە بکە ئەمە لەکوێوەتێت ئەمە لەکوێوەتێت هەر ئەو نەقشە مەشایخ و مەلا و مامۆستایەکە ئەوسا قودرەتیان بوو ئەمڕۆ لە دنیای غەربە نئۆلیبرالیە سەرمایەداری دریاگە بە مدیرانە ئەرشەد مدیران لایق کۆرپۆریشن های گەورە لە ایالات متحدە ئەمریکا تۆشە چ شکڵوی مەقنویت و خۆست دەمە بکێشیت و لە باسێشێک و تاکسیدۆیەکی کراواتی بکەیتە دەرت و بچووک بچووک قسە بکەیت و کەم کەم قسە بکەیت و حکم بدەی ئەمە کێس ئەمە شەخص مقتەدرە بۆیە مدیرە فڵان کۆرپۆریشنە ئەمە کێز ئەم کۆپیە کێ کردگێسی ئەمە کێ کردگێسی زەهنەتۆ ئەمە ڕسانەهای غەربەیکە ئەمە دەستگاهە پرۆپاگانداوە تەبلیغێکە ئۆکەی هەرم سیاست مەدارانە غەربە چیان کەشف کردگە کەشفیان کردگە بەشەر بە سێ تەریقمکان پەزیرە کە کۆنتڕۆڵیکەی کە بێری تێژێرە سوڵتەیە خوات تەریقە ئەوەڵ خستنە کەمەندەخی تۆ کەمەندێخی حیوانێگەگری بە زۆر ئەیگری ئەزانە خۆتیەکەی ئەو تەنافە وای کێشی کەمەندی پێشن ئەی کێشی ئەوە حکم پۆلیسی هەست و نیروی نظامی قدرەتە مطلقە فیزیکی پس ئەمە قدرەتە مطلقە فیزیکی و ڕوت نظامیگەریە تۆ ئەتوانی بە کەمەندێ حیوانێگری ڕەوەشت دووەم ئەمەسە هەوی جێبگری لە بەرامبەرە کەرێکە تا ئەم کەرە لە تەوەهومە ئەوەی کە قەب بگرێ بەم هەویجە بدەوێ هەڕاکە ئەمە ڕەوەشت دووەمە ڕەوەشە سێوەم ئەمەسە دانەیە بزن بخەیتە بەرە ڕانێ کاوەڕ بۆ خاترەوەی بیان کەیتە ناوە ماڵەکەی خوات بزنەکە کە کەوتە ڕێ ما بەقێ کاوەڕەکانیش بێ ئەوەی پرسیارکە نەکەونە پشتسەرە بزنەکە ئەمە ڕەوەشە سێوەم لە ئیدارەکردنم مردمە خۆپ ڕەوەشە ئەوەڵ کە زۆرە پۆلیسە و نیروهای نظامیە ڕەوەشە دووەم کە هەویجە کەس ئەیگرنەبەرە تەبلیغاتە تەبلیغە حوزەیە پرۆپاگاندا فیلم سریال متفکرینە بەرساختە ڕۆشنفکرانە بەرساختە ڕالێتی شەو بەرنامەهای مختلف تەبلیغات حوزەیە تەبلیغات مەسئلەیە سەوەم بزنەکە واکەوێتە بەر حوزەیە ئاموزش و پەروەرش تۆ ئیدەیەک
دروست ئەەکەی وەبەرە مەردم بە کەفێ بۆ حاڵە ئینسانە کوردی خراوە بۆ ئەم کوردەوارە ئێمە لە بین چووگە چون ئێمە هەنێ بزنیان بۆمان دروست کردەگە ما بەقێ مردمیش وەکو کاوەڕەکە بێتێ شوێنیان کێ ئەم بزنانە گەورەکە دەستگاه پرۆپاگاندا لەمە تێگەین ئەگەر لەمە تێگەین ئەو جار ئەفەهمی دەسەڵاتە ئایەتوڵڵاه خۆمەینی بەسەر سەرزەمینە تاراج کریاگە بە غارەت چووگە ئێمە کە بریتانیا و غەرب دەستگاهە جودۆ کریستیانەتی داینیا کۆرپۆریشنی دانیا بەسەرمانۆ فازە ئەوەڵ ڕزاخانە پاڵانی هاوەرد خستی ئەوێ بە ڕەوایەت 2500 ساڵەیە جوولەکەیە هەخامەنشیە شاهەنشاهی لە ساڵ 57 و کرۆکیشکاند بە تەلفیق نەقش ڕۆحانیەت تەکە سوڵتانە ئەو جۆرەی کە پادشاه بریتانیا هنڕی هەشتم لە پرۆتستانیزمە هەم ڕئیسە کلیسای ئەنگلۆکان بوو هەم پادشاه بوو و دانیشت و خومینیان نیا ئەوێ بە ئینقلابۆ نیانە ئەوێ بۆ ئەنجامدانە فازە دووەمە دەوڵەتە ئێرانی تەواوە ڕقەبای خۆمینیان لە بین برد شەڕیان دروست کرد تا بتوانی یەک کاسە بکە شەڕیان دروست کرد تا بتوانی ئەم شەڕە ئیجاد ئتحاد بکە لە ژێرە دوو مەتن ئێرانیەت و شیعەگەری و ئیقتدار عەلی خامنەئی ئیقتدار خۆمەینی بدا بەسەر جامعەیە ئێرانەوە ئەو ئێرانە کۆرپۆریشنیەی کە دروستیان کردەکە خۆمەینی مرد تەبیعەتەن بەو قودرەتە ڕووتەی کەوا لە دەسە عەلی خامنەئی و ئەترافیانە عەلی خامنەئی قودرەتە خۆمەینیان نییە لەذا ئەگەر خۆمەینی ختمە کەلام بوو ئەگەر خۆمەینی عینە ئینقلاب بوو خودە ئینقلاب بوو عەلی خامنەی ئیدعا ناتوانێ بکە پس عەلی خامنەئی چه اتفاقی لە دەورانیا ئەکەفێ لە دەورانە عەلی خامنەئی ئینقلابیگەریتە دەچێتە کنارۆ بە قەوڵ خۆیان مەسینە هەڵگرتن تەوتەئە لە پشتە پەردە بۆ یەکتری کردن تێتە مەیدانۆ ئجا ئەو وەختە تۆ فەقەت عەلی خامنەئی ئەوێنی ئەمما دەستگاهە عەریز و تەوی لە بەیتە ڕەحبەری ناوێنی تەمامە ئەوانەی کە بە تەقەڕوبە بە بەیتە ڕەحبەری نانەخۆن قدرەتیان هەست ڕەند ئەخۆن و تۆ نایەناسی ئەم ئینحیساراتە کە لەم جامعە گریاگەسە دەستۆ تۆ نازانی چین عەلی خامنەئی قەڵەت ئەکاتێتە کنارۆ لە قودرەت دەمی سەد بیسەکەن چون حوسینە تائب ئیتر کەسی قبوڵی ناکە مەجال نادانان بخوا ئایە فەتاح کەسێ ناڵێ بەسەر ئەساس بنیادە مستەزەفانە 100 میلیارد دۆلاری دانیشێ نایەڵن لەذا عەلی خامنەئی فیگورێکە کە ما بەقیەی زالووەکان لە ڕقابەتە تەک یەکتریا خەریکینکارەکەن وەکو خاجەکانە حەرەمسەرا وەکو مەعشوقەکان و سەوگولیەکانە دەربارە سوڵتان کەوانە ڕقابەتە کێبا لە پشتە کێ دەسەڵات وانە دەسە کێیە ئێستا عەلی خامنەئی وەختێ بەحسە عەلی خامنەئی یەکەی یعنی بەشێکی فرە لە نیروهای ئەمنیەتی نەزامی بەشێکی فرە لە ڕاندخارانە ئیقتسادی ئەوانەی کە کرۆک دەمارە ئەم جامعەیانە گر کەسە ناوە دەمیان ووا لە مشتیانە ئەمانە ئیستەقیشێ بەر لەوەی کە بترازێ دەسەڵاتێک کە مەوروسینەوێ مشکڵ دروستەکە بە تایبەتی لە کشوەرهایە کە تۆ بیهۆڤیەت دروستیەکەی تۆ وەختی لە حوزەی سیاسیە تعاریف و مختلف ناناسی تووچارە مشکڵاوی نافەهمی فکرەکەی مشتی ئاخوندە ئەحمەق لەوێ دانیشکە خەریکە تەنها پرۆژەکە نەخێر ئەم کارانە عەلی خامنەئی بەیتە ڕەهبەری و سپاهە پاسداران ئەیکا سەرفەن بۆ خاتری وەسە بێژێ ئەم سیستەمە بەم کار کردە و خۆمەینی داینیا کار ناکە بۆیە ژنە کاورایە ئەمنیەتی لە قۆم ئدارەیە ئەتلاعات ڕئیسە ئەدلاعاتە قۆم بەڕووتی تێتە دەرەوە بە شۆرتێکی سێکسیە فانتزیە ناو سەکشاپەکانەوە بە سینەی ڕوت بە سەرێکی ڕووسەری بەسەرکریاگۆ هاوارەکە لە ناوە خیابانە بابە من گەرەکمە ڕوت بوومەم سەگ بابەیەژێ من مەقام ئەمنیەتیم
نه ئەمە لە خۆی و نەتریازیاگە ئیمکانی نییە بەترازێت مەقامهای ئەمنیەتی دەوڵەت ئێرانی ئەزانین چۆن ژن نەخوازن لە کێ ژن نەخوازن بۆیان هەڵەبژێرێ لە کامە خانەوادە تۆ حەقا ژن بخوازی بۆ ئەم خانەمە تێتە دەرەوە بۆ تەحت ناوە ئەمە تێتە دەرەوە تۆ شاهدی لایڤە ئینستاگرامیەکان پڕە لە دوو جنسە و ترانسجندرێک کە بەحسە سێکس و جنس و ئەمانەکەن دەی بۆ ئەم جمهوریە ئیسلامیە کە لەسەر شەریعەتە ئیسلامی و کۆنتڕۆڵ ئەمانە هاتگە دەمیاندا ناخەنەنگرێ پۆلیسە فەتاوە لەکوێ پۆلیسە فەتا کووە نەمەوجودە بۆ تۆ ناگەهان مەسیحە ئالی نژاد ئەوێنی چوارشەمەی چەرمەگ و ڕووسەری هەواکردن دروستەکە ئەمە کامە حەوزەس حەوزەیە تەبلیغات ژڵەژاندن گڵاوکردن ئاوەکە لە زەلالیەت بکەوێ بێت و خاڵ و تێکە و لالە و بخۆ مردم نەفەهمێ چه خەوەرە مردم باوەڕی نەماگە ئەخلاقی نەماگە ئیدەی نەماگە حەیچێکی نەماگە مردم لەزا لەگران نەقشە حیزب دموکرات نەقشە کۆمەڵە نەقشە پەکەکە لە کوتانە کوردیە تەنیا ڕەوایەتێک کە ئەتوانێت مەجموعەیە ئینسانەکان بە یەکتریۆ ڕەبت بدا لەم کردن کوردەوارە ئەیوێنی نەقشیان چیە لەگرا نەقشیان کردکردن هزار پارەکردن بێ ئیرادەکردن و نابودکردنە کۆمەڵگای کوردەوارە بۆ ئیستەعود عدەیەک لە مەچەی هجری دفاعەکان بۆ ئەیکەن بۆ خاتری ئەمەی کە تۆ لە دەسەڵاتە دوو ڕواڵەتت هەست ڕواڵەتە ئاشکارە ڕەحبەر ڕواڵەتە پنهانە پەیرەوان قودرەتە خۆیان لە ڕەحبەر ئەوێنن ئەوانەی کە پەیڕەوە جەریانێکن هان بە شوێنە دەسەڵاتێکا کە ڕەحبەر بۆیان ئەیگرێت بۆ مردم بە یەکێکێژن ڕەحبەر چون مطمئنن ئەو کەسە کەسێکە کە ئەتوانێت نیاتە ئەم مردمە جێبەجێ بکاوە ئەوان بە منتەسەبکردنە خۆیان بەم ڕەحبەرە سەر ئەکەون بۆ ئیستەعدێ هەر حیزب دموکراتین على رقم جناية على رقم الديرو بو چون فواد خاكي بيجي قدرة خوي لما چي هجري آوينيت امرو مچي هجري اتواني فواد خاكي بيجي بخاطة سر زوانة من تناوي بي بي سي كاوراتي هالدريا قبي وزنك حجكز نازاني تشكارز بهترين قدرتك هزي مسا ككنيش ككي كاوي بارامي داغس التور وأما في تكاوي بارامية لقل مچي هجري استبو عدي اندام حزب ديمقراط قاسم ليانجر كس الدمو قاضي محمد أشكينو دروكن نا كردايتية نا انقلابي قرية نا مبارزة أمانة تعقيب نيات خويا لتشوارشوي حزب ديمقراطك حزب ديمقراط امرو كسي لبرامبر خالد عزيزي قسناك لحدك چون خالد عزيزي ايجي براك من تصدي كنارا وكي مريوان تان بو اقرم يكيك هل يستو فكرك عشيتا مريوان كنارا وكي دودانا آواجي مريوان شدنا او لذا حماية اكالم خالد عزيزية كخريكة تك دولة ايرانية مذاكراك كنارا وكي بيران شارقري باش اميشي تياويت أما حكايتك كأيوة أيوينن لذا حيج كام لم اتفاقاتنا اتفاقينية تصادفنية حيج كام لما نبر أساس اشتباهنية شرع علي خامني واتككيا علي خامني كإجمد ديسانا وبچنناو بيت الرهبري بچنناو دسقاهاي أمنيتي ونظامي تككيس تك گردن كشان ناو دسالات امروز كانحساراتيان ولدسا كلا قدرتا سهيمن كپشت پرده داستان ازانن وكو آوي كتو امرو ايويني لناو تواو او فسادي وامچي هجري تك سباي پاسدارانا كرگيسي حسن شرفي ومصطفائي وقادري وجهانگيري شريكوغن استا چه اتفاقي كوتگا
ئاغای مستەفا هیجری بەڕێکەوتنەتەکە دەوڵەتە ئێرانی بۆ فازە بەعدی عەلی خامنەئی قدرەتی پێدریاگە ئەم 4-5 عنسورە نامناسبە فڕە بدات فڕێدا ئەوانش چیان پێکرێ هیچ تۆ خۆتۆ ناوێنی کاوڕا لەگرا ئینقلابیگەری بکا بچێ یەخە بە مچە بگری بیداتە بەرە فیشەک بێژێ بێشەرەفە نادروسە کڵاو بەردار وا تۆ حتا لە حەوزەی ئیقتدار و قدرەتیشە نەتهێشت ئێمە خیاڵەکەمان گەورە بکەین نەتهێشت ئێمە حەدەقەت بتوانین کناراوێ گەورەتر وەدەستپێرین تۆ فرە هەرزان قیمەتی تۆ فرە پەستی لەزا تۆ ئەوێنی نایم حیزب بە کوردیانە کاورا بە کناراوێ ڕازیە بەم پوڵە فاسۆلیایشە ڕازیە ئەمە سە داستانەکە هەدەفیان چییە؟ کوردیەت و حکایەت کوردیەت هەمان حکایەتەکە لە توولە تاریخە لەم سەرزەوینە کوردەوارە مەوجود بووگە یاوەتە متحدەی ئەمریکا بریتانیا و جوولەکەی ئانووسی دەستگاهە جودۆ کریستیانیتیە نظامە سڵتەی کۆرپۆرێشنی ئەزانێت لە بەرامبەرە باوەڕە کوردیەتە ناتوانێ مقاومەتکە هیچ ئەسلحەیە جاری ناتوانێ مقاومەتکە تۆ بۆ خاتری ئەمەیکە بچی سەرزەمینێ داگیرکەی ئێشێ مەشروعیەت بەی بەخۆت تا ئەو سەربازەی کە تۆ ئاخرین چەک ئەی بەدەسی و ئیتمینانە خاتری بوێت وا لە مەوزعە حەقا کە حەملە ئەکا بە تۆ نەوا لە مەوزعە باتڵە لەزا تۆ ئەوێنی یاڵەتە متحدەی ئەمریکا گەرە کەسی پەلامارە هەرکوێ بدات ئێشێ 50 ئەنگ با لە تەرەف ئەمە تەرۆریستە و بۆ سڵح جیهانی خراوە و نایاڵێ نانەکەتان بخوەن و قینی تێ لە دموکراسی ئێمە و دەرە دیسکۆکان ئەوە سێت و نایاڵێ کەس بچێتە باوەشە کەس و باوکەڕۆ ئەمریکا فەوتیا و خەریکە نابوودمانەکە ئەم سەگ بابە و بۆ خاتری چی؟ بۆ خاتری وێ سەربازەکانی خۆی بخاتە مەوزع حەقەوە تا بتوانن شەڕ بکەن ئەی ئەمانەی کە هاتن بەناوە کورد تا ئێستا قسەیان کرد چیان کرد؟ کوردیان خستە مەوزع باتڵەوە وتیان کورد تند و تیشخوازە کورد دواکەوتوگە کورد خائنە چارە کەس ناکەین گشتی زڵحەیزە کەسێکیش نەیودێ و کڵاشینکۆفەتە بۆ کردگەسەشانە پەرسەک بۆ خاتری ئەوەی کە وەکو شیاف استفادەی لێ بکەی نایژی لەزا کورد بەر لەوەی حرەکەت بکە شکستی خواردە بەر لەوەی بتوانێ با لە گەلەنگەدەن ئەسڵحەکەی میل بێرێتەوە لە ئەسڵحەکەی شکستی خواردگە چون لەبەرەی تەبلیغاتی و لە ناوە خۆیشیە بە جەردە و دز و تند و تیژ و خوێڕی و نادروست معرەفی بووگە بە بێعەقڵ و خائین و نەزۆک و بێکرامەت معرەفی بووگە وەلزا تۆ ئەوێنی ئەمانەی کە بەناوە کورد قسەکەن ئەقڵیان ئەوە نیشە نییە تۆ حتا لە حەوزەی دەسەڵات خوازیە تۆ ناوێنی کاورا داوای شتێکی گەورەتر بکە کاورا ها بە شوێنە ئەوەی کە یەکی حقوقی زیاتری پێبە بۆیە تۆ ئەوێنی ڕشوەگرتن و نۆکەرە مەردم بوون ئەوێت و جۆز زەهنیەت ئینسانە کوردی لەزا ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەختی قسە ئەکات کاورا تێژێت تۆ لەکوێ پوڵ گرتەگە بۆ چون خۆی پوڵگیرە باوکی پوڵگیرە حیزبەکەی پوڵگیرە ڕەهبەرە بێشەرەفەکەی پوڵگیرە گشتی پوڵگیرە تەمامە زریکە ئەمانە ئەمەسە من ئێشە پولەکە بگرم و ژە من ئێشە پولەکە بگرم لەگرا نە ئەخلاق مەوجودە نە مبارزە مەوجودە نە ڕەوایەتە کوردیەت مەوجودە نە ئەوەی کە تۆ ملەتێک هەڵسێنیتەوە وە گشتی لەما شەریکوێ لەزا ئینسانە کوردی نازانێت ئەگەر قیامە کوردی بکات چه شەکڵیە ئینسانە کوردی نازانێت ئەگەر ئەمانەی لە بەشدار بوون لە قیامە کوردیە بەدەسەڵاتە خۆیان ئەگەن بە قدرەتە خۆیان ئەگەن هەر کامەیان ئەتوانێ بە گوێرەی لیاقەت و گەورەیی خۆی لە دەسەڵات و لە عەزەمەتە ئەم ئومەتە کوردی و سەرزەمینە کوردەوارە شەریک بێت تۆ ئیستە ئەزانی دۆلارە نەفتیەکان وا یاڵەتە متحدەی ئەمریکا و جوولەکە ڕژاندیە کوردەوارە داگیر کرا لەلایەن عێراق و قەرار و چی پێ بکەن حەوزەیە تەولیدە مەوادە قەزایی کلەن لەبین چوو کوردەوار تەنیا سەرزەمینە مساعدە تەولید خۆراکە ئاو و خۆراک بێنەفت
ئەمڕۆ کورد چۆنە چ شکلیە کورد ناتوانێ خۆراکە خۆی دروستکە کەشاوەرز لە ئەسفەهان و هەڵ ئەگرن ئەیوەندە هەڵەوجە کەشاوەرزی بکە بۆ چون کەس کەشاوەرزی ناکایتر خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق ئەگەر مەڕووماڵاتیشیان هەست برینەکە ئەکەن خوریەکە فڕادەن چون لەگرا جۆڵایە موجود نییە کەسێ خوری ناسێنێ کەسێ ئیتر تەشی ناڕێسێ کەسێ پارچەی کوردی دروست ناکە نایکە بۆ چێسی فڕێدە برینە ئەکات لە بەرەوەی سووکیانکە لەزا کالای کورد کۆلەن لە ڕەونەق ئەکەوێ نە گەنمی نە نانی نە ئاوی نە گۆشتی نە خوری نە کەشکی نە ڕۆنی نە گوێزی حەکی بە کەڵک نایە کاورا ئەچێ لە تاجیکستان و گوێز تێرێ لە گورجستان و گوێز تێرێ بە ناوی گوێزی هەورامان لە تەوێڵەی فرۆشێ بە خەڵکی دارگوێزەکانی هەورامانیش وشک بووگن گوێز نادەن کەسێکیش باغداری ناکە ئەمانە بۆچین تۆ ئیشێ ئەمە بۆچی بزانی بۆ خاتری ئەمەی تەمامە ئەمانە پڕۆژەن عەزیزم ئەوەی کە تۆ ئەوێنی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق قازدان فاسدە کاکە گەشتی تۆ یەکێک نامێنی بێتە خیابان و بێژێ پول خواردن خراوە دزیکردن خراوە سەرزەمین فرۆشتن خراوە تۆ کەس نابێنی کاورا ئیژێ بەخوە لاهور شێخ جەنگی فرە پیایە خاسیەکە بۆ چون منتەزرە لاهور شێخ جەنگی پولی پێبە ئەڕوا بە لە پشت لاهور شێخ جەنگی با لە پارتی کاورای پارتیش لە هەولێر و ئێژێ لە قەبری باوکی هەمووتان هەر کاکە مەسعود خاسە لەم وەسەتە دانێ سنەیش تەماشای هەولێریەکە تا ئەگرا باکە هەولێریە وا لە ناوی ملیۆن دۆلارە نەفتیە کاورای سنەیە بەغبەخیشێ بچێ بۆ سواڵ لەم کوردەوارە کە هەنە ئاویشە کاورای هەولێریش تێ هەڵدا کاورای سلێمانیش تەعەدای تێ بکە دەست بووە بۆ ژنی دەست بووە بۆ کەنیشکی کاورای سەقزی ئەوێنێ کاورا لە سلێمانی و تێ بە دۆلارە نەفتی بچێ لە هۆتلەکانە سەقز جەندە سەقزی بسێنێ بە پوڵ کاورای سەقزی ئەوە ناماقی ئەمە کێ کردی ئەمە نظامە سوڵتە کردی ئەمە نظامە سوڵتە کردیوە کوردی نابود کرد بەدەسە کێ بەدەسە حیزب بەدەسە مەلا بەدەسە ئیسلامە سیاسی بەدەسە ڕەوشەن فکر و ڕووناکبیر بەدەسە پێشمەرگە بەدەسە ئەمانە نابودی کرد بۆ لە چی ئەترسن لە کوردیەت لە کوردیەت ئەها عەلیە خامنەی ڕەوایەتی پێنەماگە دەوڵەتە ئێرانی دوو ڕەوایەتی هەست شیعەگەری ئاریابازی ئێرانبازی شیعەگەری ئێرانبازی شیعەگەری ئەم دوو ڕەوایەت هاتکینی جوو لە کەس لەکوێ لە کوردەوارە ئێمە ئیستە فازە سەوەم ئیمپراتوریەت سوڵتان خەلیفە پادشاه ئێرانی ئامۆژتەبای کوڕەخامنەیی یا هەر کەسێکی ترە مەورد نەزەر بەیتە ڕەهبەری سپاه پاسدارانە کێوە لە پشتە ئەمە تەمامە ئەقمارە جمهوری ئیسلامی یەکێتی پارتی پەپەکە تەمامە ئەقماریان حیزب الله حەشد و شعبی یاڵەتە متحدەی ئەمریکا گشتی لەوێ مەوجودە ئەمە داستانە کەس کە ئێوە سەرتان ماسیاگە نافەهمن بچن اتفاقاتە ئایەندە واوەڕێگەوە ئەدەن لە کاورا لە دیواندەرە ئەی کوژن کەس جنازە ناوێنێت کەس چاوی ناکەوێتەوە جنازە کەس مەسئولیەتە عەمەلیات ناگرێتە ئۆهدە یەکێکیش نییە بێژە برا کۆمەڵە دموکرات پەپەکە مەگەر ئێران دوژمنە ئەمریکا نیە مەگەر ئێران 22 موشەکێنن یا بەقن ئەمریکاوە لە خاکە عێراق مەگەر لەو هەولێرە نەیدا لە پایگای ئەمریکایی دەئیستە ئیاڵەتە متحدەی ئەمریکا وا ئەربا بە پارتی و یەکێتیە ئێوە فێر بگون ئەوە یەکێتی ئینگلیسیە پارتی ئەمریکاییە دەئیسە تۆ لە ژێرە دەسە چەترە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بیگرەوەتە بێژە من بووم داملی بۆ نایگریتەوەدە بۆ نایگریتە ئیشی ئیاڵەتە متحدە ئەمریکا حەزی پێ بکە تۆ خەریکی لە دوژمنەکەی وا 22 موشەکیدا لە ماتەحتە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئیاڵەتە متحدەی ئەمریکا زاتینەوە قسە بکە تۆ جواو نادەیتەوە ئوسوولەن جواو نادەیتەوە لەذا ئەمە گشتی بەسەری یەکتریۆ
کەڵەکە بووگە ئێمە شاهد اتفاقاتە ئایندەین. خەڵکی کوردەوار گوێ بگرن، دەستی پێکردگە بە سرعەت بەیتە ڕەهبەری خەلیکە ڕاتە بەرەوە. جامعەیە مەدەنی، تێکۆشەرە مەدەنی، خزمەتگوزارە مەدەنی، ئەحزابە نادروسە بێشەرەف، ئەندامانە بێکەرامەتە بێشەرەفیان. من تەوزی هەمدا لە حازە تئوریکۆ بۆ بێکەرامەت و بێشەرەفن. ئوسوولەن ئەوەی بوو گەسۆ ئەندامە حیزب دموکرات نە کوردە، نەها بە شوێن کوردیەتە، نەها بە شوێن ئینقلابی گەریە، ئەوەی کۆمەڵەش هەرواسە، ئەوەی پەکەکەش هەرواسە. بۆچی چووگە؟ چون فکرەکە مەچەی هجی کناراوە پیرانشە دەگرێت بەشی ئەمیشەدا، لذا قدرەتێک کە حەزی پێیەکە لە مچای وێنێت تەقیبیەکە. ژە مچە بۆمی ئەگرێ، مچە بۆمە ئەگرێ و کناراومە پێدا، خالێ عەزیزی بۆمی ئەگرێ و کناراومە پێدا. بۆیە تۆ ئەوێنی لەگرا عەقیدە مەوجود نییە، مەردم خەریکە ماقی ئەنوارێ. خەڵکی کوردەوە ئەمەیانە دانیاگە تۆ ڕەوایەت و کوردیەتت فاسدکەی، تۆ لە ڕەوایەت و کوردیەت خۆت قێزکەی، تۆ لە ئینسانبوون خۆت فاسڵە بگری تا نەتوانی لە بەرامبەرە ئێرادەی مشتێ نادروسە جوولەکەی جودۆ کریستیان بوێسی. بەڕاحەتی تۆ لە سەرزەمینە خۆت هاتوانی لە بەرامبەر ئەمانە بوێسی، بەڕاحەتی ئەتوانی کلکیان بقرتێنی، بەڕاحەتی ئەتوانی سەراقاز قیام بی لەگرا. پس ئەم اتفاقاتانە کە لە ئایەندا مشاهدەیەکەن داستانە هەمان جانشینیە و ئێمە ئەشێ بتوانین خۆمان ئامادە بکەین. ئەشێ هەر ئینسانێکی کوردی ئا لەم وەزعیەتە پۆتەنسیەڵ ڕەهبەریەتە خۆی دەربخا، نیشان بدا کە ئەتوانێ خێز بگرێ بۆ دەسەڵات و ئەتوانێت دەسەڵات بۆ خۆی و بۆ مردمی جێبەجێ بکات. ئەشێ لەم بربەرەکانیە ئینسانە کوردی شرکت بکات تا بتوانێت دەسەڵاتی سەرزەمینی خۆی و کۆمەڵگای بگرێتە دەستیەوە. دەوڵەتە ئێرانی خەریکە ئیجادە بحرانە بە هەماهەنگی یاڵەتە متحدەی ئەمریکا و تەواوە ئایادیەکەی. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەتنە ئینقلابی بەدەست ئینسانە کوردی وەدات و ڕەوایەتە کوردیەتی زیینە کردەگەسە بۆ ئێوە. بە مەتن و بە دیسکۆرسە ئینقلابی خۆی مەتریاڵە کافی داگەسە دەسە ئینقلابە کوردیە ئێوە، ڕاپەڕین و قیامە کوردیە ئێوە. لەم ساتە وەختە تاریخیە ئێمە ئەتوانین بە هەڵساندنەوەی دەروونە کوردیە خۆمان، بە پێشکێشانەوەی لیاقەت و کەرامەتە خۆمان پشت و کرۆکە دەسەڵاتە جودۆ کریستیانەتی بشکێنین لای ئێوە خۆش.